کێ بوون ئەوانەی دەستیان بەسەر مەککەی پیرۆزداگرت؟ بەری بەیان هێشتا سایی شەو ئاسمانی بەرنەدا بوو. تابوتێک هێنرا بە مەبەستی ئەنجامدانی دوایین سروتە ئاینەکان بەبێ ئەوەی نوێژی لەسەر بکرێت بە ئاراستەی شوێنی بانگبێژ و ئیمام بردرا لە ناو حەرەمی مەککەی پیرۆزدا. ئەمە سەرەتای ڕووداوێکی گەورە و مەترسیدار بوو لە جیهانی ئیسلامیدا. ساڵی 1936 لە بیابانی سعودیە جوهەیمان عوتەیبی لەدایک دەبێت. باوکی لە نایارانی دامەزراندنی دەوڵەتی سعودیە بوو چونکە بە هۆکاری پارچەبوونی عوسمانیەکانی دەزانی. جوهەیمان عوتەیبی لە ناو منداڵەکانی تردا بە شێوازێکی توند وانە ئاینەکان فێرکرا بوو. ئەم شێوازی دەرس خوێندنە ڕنگدانەوەی تەواوی هەبوو بەسەر شێوازی ژیانکردنیدا. جوهەیمان پەیوەندی دەکات بە حەرەز وەتەنی سعودیە و 18 ساڵ دەمێنێتەوە. فێری هونەرەکانی بەرگری دەبێت. دوای ئەوەی شاه عەبدولعەزیز ڕێگە بە کارکردن و هاتنە پێشەوەی ژنان دەدات لە پاڵ ڕێگەدان بە هاتنە سەر شاشە، جوهەیمان لە پاڵ هەڵگرتنی ئەو ڕقەی باوکی و ئەو شێوازی پەروەردە ئاینیە دەکەوێتە دژایەتیکردن. وڵات بە تێکچوو بەد ئەخلاقی تاوانبار دەکات. هەمیشە دەڵێت پێویستمان بە هاتنی موحەممەدی مەهدیە بۆ ئەوەی ئێمە و جیهان ڕزگار بکات. جوهەیمان دوای ناسینی محەممەد عەبدوڵڵا قەحتانی و نزیکبوونەوەی لێی هاوسەرگیری لەگەڵ خوشکەکەی دەکات و دەبن بە خاوەنی 5 منداڵ. هەل لە سەرەتاوە جوهەیمان خەونی دەسەڵاتداریەتی و خستنی پاشای هەبوو. ئەم خەونەی وەک میراتی فکری باوکی بۆ جەما بوو. جوهەیمان گروپێک لە هاوفکرەکانی کۆ دەکاتەوە و دەستەیەکی چەکداری نهێنیان لێ دروست دەکات. لە بیابان مەشقی سەربازی و بەکارهێنانی چەکیان فێر دەکات. جوهەیمان ڕۆژێک بە محەممەد عەبدوڵڵا قەحتان دەڵێت هەموو نیشانەکانی محەممەدی مەهدی تێدایە. دواتر لە ژێر هەمان خەون و بیرکردنەوەدا لە ئەنگرانی جوهەیمان دەڵێن کۆمەڵێکمان خەونمان بینیوە بە محەممەد قەحتان کە محەممەدی مەهدیە و لە خەوەکەدا هەوڵی ڕزگارکردنی جیهانی داوە. دوای ئەوەی خەڵکێکی زۆر باسی ئەوە دەکەن کە محەممەد قەحتان محەممەدی مەهدیە، ئەویش باوەڕ دەکات و خۆی وەک محەممەدی مەهدی ڕادەگەێنێت. یەکەم شوێن کە پلانی گرتنی دادەنێن مزگەوتی حەرەم واتە مەککەیە. جوهەیمان پلانێک دادەنێت چۆن داخڵی ناو مزگەوتی حەرەم بن. بەرەبەیانی 20/11/1979 جوهەیمان و هاوبیرەکانی کە ژمارەیان 200 کەس زیاترە داخڵی مزگەوتی حەرەم دەبن. ئیمامی مزگەوتەکە قۆڵبەست دەکەن. دواتر لە ڕێگەی مایکی مزگەوتی حەرەمەوە بانگی حاجیانی ماڵی خودا دەکەن و دەڵێن وڵات تووشی فەسادی و بەدئەخلاقی بووە. محەممەدی مەهدی هاتووە و دەیەوێت ڕزگارتان بکات. لە سەرەتادا دەوڵەتی سعودیە شتەکە بە گرنگ نابینێت. لە ڕێگەی چەند پۆلیسێکەوە دەیەوێت قۆڵبەستیان بکات. بەڵام کە نزیک دەکەونەوە لە ئەنگرانی جوهەیمان لە شوێنە بەرز و شاراوەکانی مەککەوە دەست بە لێدانیان دەکەن و سەرجەمیان دەکوژن. سعودیە دەزانێت تەنزیماتەکە بەهێزە و دەیەوێت تەواوی وڵات بگرێت. بە سەدان سەرباز ڕەوانە دەکات. بەڵام سەربازەکان ناتوانن ڕاستەوخۆ هێرش بکەن چونکە بەپێی دەقە شەرعیەکان شەڕ و کوشتن لە ناو حەرەمی مەککەدا حرامە. دوای ئەوەی بەرەی جوهەیمان لە فراوانبووندا دەبێت لەشکری سعودیە هێرش دەکاتە سەریە. دوای شەڕێکی قورس و خوێناوی ناتوانێت مەککە کۆنتڕۆڵ بکاتەوە. سعودیە لەگەڵ هەندەسیەکانی بیناکردنی حەرەم کۆ دەبێتەوە تا یارمەتیان بدا بۆ کەشفکردنی شوێنەکانی مەککە بەڵکو بتوانن لێەوە داخڵ بن. بەڵام لەوەشدا شکست دەهێنن. دەوڵەتی سعودیە لە ڕێگەی کۆنسوڵ مارک هاریەوە پەیوەندی بە ئەمریکاوە دەکات تا یارمەتی بدات. بەڵام دواتر لە ڕێگەی بەیاننامەیەکەوە دەڵێت هەموو دەستوەردانێکی دەرەکی ڕەت دەکەینەوە. 30 کەس لە زانایانی ئاینی سعودیە فتوای دەرچوونی گروپەکەی جوهەیمان دەدەن و لێرەوە گروپەکە سۆزی ئاینی لەدەست دەدەن. دوای ئەوەی سعودیە ناتوانێت دۆخەکە کۆنتڕۆڵ بکات داوا لە فەڕەنسا دەکات یارمەتی بدات. فەڕەنسا تیمێکی سەربازی دەنێرێت. لە ڕێگەی شەڕ و غازی فرمێسکرێژەوە دەتوانن کۆتایی بەو جوڵانەوەی جوهەیمان بهێنن. دوای ئەوەی 15 ڕۆژ شەڕیان کرد کە بەهۆیەوە 127 سەربازی سعودیە و 17 سەربازی جوهەیمان و 26 حاجی لە شەڕەکەدا کوژران و 450 کەس لە هێزەکانی سعودیەش بریندار بوو. ئەو کەسەی خۆی بە محەممەدی مەهدی ناساند لە شەڕەکەدا کوژرا و جوهەیمان و کۆمەڵێک لە دارودەستەکەی دەستگیر کران و
پاشان لە سێدارە درا